ئەمڕۆ من لە زانکۆی ئەمریکی سلێمانیم. ئەمڕۆ یادی دامەزراندنی زانکۆی ئەمریکی سلێمانیە جا مامۆستایان و خوێندکارانی نێو زانکۆکە و ئەوانی کە لێرە لەم زانکۆیە کار دەکەن هەستاون بۆی کە ئەمڕۆ لە یادی دامەزراندنی زانکۆکەیانە کۆمەڵێک چالاکی ئەنجام بدەن. اینجا من حەزەکەم کە بە شێوازێکی ورد شێوازی چالاکیەکان کە خۆیان لە چیا ئەبینەوە بۆ ئەوەی بگوازمەوە و هەروەها باسێکیش لە گرنگی ئەنجامدانی یادکردنەوەی ڕۆژێکی هاوشێوەی ئەمە بکەین بۆ بە شێوازێکی گشتی و هەروەها بۆ خوێندکارەکانیش بە تایبەتی بۆ ئەم مەبەستە بەڕێز کاکڕێبین ئازادمان لەگەڵە بەڕێزیان بەرپرسی پەیوەندیەکان و پەیوەندی گشتیەکان و وەرگرتنن. کاکڕێبین سڵاو لێبێتەوە کاتێک باش. ئەم ڕۆژەشە لێ پیرۆز بێت. لێوەش پیرۆز بێت بەخێربێن سەرچاو. زۆر سپاس کاکڕێبین. کاکڕێبین ئەمە باسێکم لە گرنگی یادکردنەوەی ڕۆژی زانکۆی خۆتان بۆ بکەی بە شێوازێکی گشتی گرنگیەکەی خۆی لە چیا ئەبینێتەوە هەروەها بۆ خوێندکارانیش گرنگی ئەم ڕۆژە خۆی لە چیا ئەبینێت. زۆر سپاس. سەرەتا سڵاو و ڕێزم بۆ بینەرانی بەڕێستان و بەڕێستان. ئەم یادکردنەوەیە لە ڕاستی یادی 15 ساڵەی زانکۆی ئەمریکیە کە ئێمە 15 ساڵە لەم شارەیە فێرخواز بەرهەمێنین و نەوەیەکی نوێ لە دەرچوانی زانکۆ کە لە بازاری کاردا و لە کایەکانی ژیاندا خۆیانە بینەوە لەم زانکۆیە دەرچوون حەزمان کرد خۆیان و کەسوکاریشیان و دانیشتوانی شاری خۆشەویستی سلێمانی بتوانن بەشە جیاوازەکانی زانکۆ ببینن. دەرفەتێکی باش بوو کە لە ڕێی ڕۆژی زانکۆوە هەم توانای فێرخوازەکانمان بناسیێنین بە شاری سلێمانی و هەم شاری سلێمانیش بتوانێت هەموو ئەو بینا جوانانەی کە هەیە هەموو ئەو سەوزایی کە هەیە لە زانکۆکەیە ئەو توانە و بەهرەی کە لەناو فێرخوازانمانە هەیە بتوانن بیبینن. زۆر باشە کاکڕێبین ئەگەر بە شێوازێکی گشتی باسی ئەومان بۆ بکەیت کە ئەو چالاکیانەی کە ئەمڕۆ بەڕێوە ئەچن و خوێندکاران خۆیان هەستاون بە ئەنجامدانی بە شێوازێکی گشتی خۆیان لە چیا بینەوە. ئێمڕۆ چەندین چالاکیمان هەیە چالاکی زانستیمان هەیە کە تەلەبەکانمان ئەو پرۆژانەی کە ئامادەیان کردو بۆ دەرچوون هەروەها شتێکمانی پێوترە کلاس پرۆجێکت ئەو تەلەبانی گشتا ماوێنە دەربچن وەڵام لە پۆلە جیاوازەکانە ئەچن لەگەڵ مامۆستاکانیانە پرۆژە دروستەکەن ئەوانەش نمایی شەکرێت و چالاکی کللتوریمان هەیە بۆ نمونە هەندێک تەلەبی بیانیمان هەیە تۆزە لەمە پێش چالاکی کللتوری خۆیانیان کرد تایبەت بە خۆیانیان کرد و چالاکی هوەریە بێت هەندێک لە خزمەتگوزاری تریش دابین کراوە بۆ مناڵان لە مناڵەوە تاوەکو خەڵکی بەتەمەن بتوانن کاتێکی خۆش و بەسوود بەسەربەرن لە زانکۆکەیە. زۆر باش کاکڕێبین ئەو پرۆجێکتانە کە خوێندکارەکان ئامادەیان کردووە بە شێوازێکی گشتی ئەچێتە بواری منافەسەکردنی یەکترەوە یعنی هەڵسەنگاندنی بۆ کرێ یاخود تەنها بۆ وانەکەی خۆیان کە تایە پرۆژەکان ئەنجامداوە ئەتوان سوودی لێ ببینن. لە ڕاستیە ئێمە کاتی جیاوازمان هەیە بۆ ئەو منافەسەی کە بەڕێزت باسی کرد ڕکابەری ناکرێت ئێستا لە بینی تەلەبەکانە چونکەمانەیە کاتێکی خۆش و تۆزە ریلاکس بەسەربەرن بەڵام لە کاتی ترا مەسەلەن دوسێ ڕۆژ لەمە پێش ئێمە بەشی ئەندازیاری هەموو پرۆژەکانیان هەبوو و لەویا هەڵسەنگاندنی بۆ کرا و بێگومان باش و خراپی دیاری ئەکرا بەڵام ئەمڕۆ ئەمانەوێت ئەو بەڕێزانی کە سەردانمانەکەن ئەوان خۆیان حکم بن و بێگومان چاوەڕوانەکەین کە ڕخنەی بریادنەر هەبێت لەسەر ئەو پرۆژانەی کە ئامادە کراوە بۆیە تەلەبەکان توانن سوودی لێبین و باشتریشی بکەن لەداهات. زۆر باشە کاکڕێبین ئەم یادەی کە ئەم ساڵ کردوتانەتەوە بەنیاز هەن لێکخود لە پلانتانە هەیە کە ساڵەکانی تریش هاوشەوەی ئەم ساڵ ئەم یادە بکەنەوە یاخود بە شێوازێک پلانتان بۆ داناوە. بێگومان ڕۆژی زانکۆ بێ بە شتێکی بەردەوام هەموو ساڵێک هەوڵەیەن دووبارەی بکەینەوە و هیوادارین کە لە ساڵانی داهاتووە ئەو کەم و کوڕیانەی ئەمە یەکەم جارێکین ئەگەر هەندێک کەم و کوڕی هەبێ لە ساڵانی داهاتووە باشتر و باشتریشی بکەین. دەستەکانە خۆش بێ سوپاس بۆ تۆ کە ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆن. بەخێربێن سەرچاو هیوادارم کاتێکی خۆش بەسەربەرن لە زانکۆکەیە بەخێربێن. دەستەکانە خۆش بێ. بەڵێ لانە سەرکۆ ئەمە ئەو زانیاریانە بوو کە لە کاکڕێبینمان وەرگرت کە لە زانکۆ ئەگوزارێ بەڵام ئێستا ئەچینە لای کۆمەڵێک لە خوێندکارەکانیش کە لە ئەمڕۆیە پرۆژەیان هەیە با بچین با بزانین ئەوان کە دڵخۆشی خۆیان چۆن بۆ ئێمە باس ئەکەن و هەروەها چۆن باسی ئەوە ئەکەن کە ئەم جۆرە یادکردنەوانە چ کاریگەریەک لەسەر ئەوان بەجێ هێڵێ با بچمە لای خوێندکارەکان خۆیان لە نزیکەوە بجوێنن لەگەڵمانە بن ئەچینە لای ئەم بەشەی خوێندکارەکان. سڵاوتان لێ ئەو کات باشتر زۆر سپاس. دامەزراندنی زانکۆتان لێ پیرۆز بێت. زۆر سپاس بە خێراتنی ئێوەژەکەین دەستان خۆش بێت.
زۆر سپاس حەزەکەم بۆم باسکەی هەستی تۆ چییە لەم ڕۆژەیە کە یادی زانکۆکەتان ئەکرێتەوە بۆ خوێندکارەکان بە شێوازێکی گشتی چی بە ئێوە ئەگەێنە؟ ئەمە ڕۆژێکی زۆر گەورە و مێژوویە بۆ ئێمە کە زانکۆکەمە هەستا بەکردنەوەی ئەم مەراسمە گەورەیە بۆ هەموو چین و توێژەکان لە شارەکەمان کە بێن سەردانی زانکۆکەمان بکەن و هەموو کار و چالاکیەکانمان لێرە ببینن ڕۆژێکی زۆر خۆشە بۆ ئێمە و ئەو هەموو هیلاکیمان دووبوونەی لەم ڕۆژە بەڵێ چەند ساڵە هیلاک بووین ئەمڕۆ ئەتوانین بەشێکی پیشانبین و خەڵکی بن سەردانمان بکەن. زۆر باشە ئێوە خۆتان پرۆژەتان هەیە یاخود بە هیچ پرۆژەیەک بەشداریتان نەکردووە لە یادی زانکۆکەتانە؟ ئێمە خۆمان ستافی زانکۆی ئەمریکیین و هەموو ئەو پرۆمۆشناڵ ئایتمانی کە لە زانکۆکەمانەیە ئەمڕۆ هەستاوین بە پیشاندانیان لێرە ئەتوانن دەست بکەوێت و هەدیەشمان هەیە بۆ میوانە ئازیزەکانمان. ئەم بابەتانەی کە دەستەکانە خۆش بێت ئیشەڵڵا هەموو ساڵە بە خۆشی یادەکە بکەنەوە. ئەم بابەتانە باس لە چیەکە ئەگەر باسێکمان بۆ بکەیت؟ ئەمە باس لە بڵین لە ڕمزێکی ئەو شتانە ئەکات کە لە بۆ زانکۆکە دروست ئەکرێ هەر کەسێک بۆکو هەدێک بەڵێ هەدێ بیاوێت شتێک وەکو ڕمزێکی ئەیواز بێت ئەتوانێت ئەمانە بەرێت. دەستەکانە خۆش بێ سەرکەوتوو چاو گەورەتان کردین سپاس کاتێکی خۆش. ئەچینە لای بەشێکی تر لە خوێندکارەکان کە پرۆژیان هەیە بەڵام ئەگەر بێن لەگەڵم خوێندکارەکان کەمێک دوورن بێگومان وەکە زانین هاوشێوەی ئەم جۆرە یادکردنەوەانە گرنگێکی زۆری بۆ خوێندکاران هەیە وا لە خوێندکار ئەکا کە زیاتر تەشجیع بێ بۆ ئەوەی کە ئەو بوارەی کە تیای ئەخوێنێ کاری زیاتر و زیاتری تیا ئەنجام بدە. جا ئێمە ئەگەر میوزیکەکە ڕێمان بدات ئەچینە لای بەشێک لە خوێندکارەکان کە لەو سەر هەنێک لە پرۆژەکانیان ئامادەێ بەڵام پێش ئەوەی بچینە لای خوێندکارەکان با ئەمانش بدوێنم ئەمانش بێ بەش نەکەم سڵاوتان لێ بێتەوەم کاتتان باش ئەم ڕۆژەشتان لێ پیرۆز. زۆر سپاس دەکەم. هەستان چییە کە 15 ساڵە زانکۆکەتان دامەزراوە لەم ڕۆیە ئەم یادکردنەوەی بۆ ئەنجام درا؟ وەکوە 15 ساڵ سەرکەوتنمان بەدەستێنابێ. سپاسیانی. زۆر باشە ئەم کاتەوە باش ڕۆژی زانکۆش لە تۆ پیرۆز. زۆر سپاس قوربانتان بەخێر بن ئەخۆ. بۆ تۆ چه هەستێکە؟ بۆ من هەستێکی سەربەرزیە کە بینم زانکۆی ئێمە لە دوای 15 ساڵ هەر سەرکەوتومە دەستێنێ لەسەر ئاستی عێراقدا کە یەکێکە لە باشترین لە هەرە باشترین زانکۆکان. ئێوە خۆتان خوێندکاری ئەم زانکۆیە؟ بەڵێ هێشتا خوێندکاری. زۆر باشە ئێستا ئەمڕۆ ئەرکی چیتان گرتووەتە ئەستۆی خۆتان لە ئەم یادەیە؟ ئەمە ئێستا ئەرکێوەمان لەسەر شانەکە بەشی ئەدمیشنە بۆ وەرگرتنی تەڵابەکان بۆ نمونە کەسێک کە ئارزوی ئەوەی لە زانکۆی ئەمریکی بخوێنێ دێتە لێرانە پرسیارمان لێەکە وەرەمە جوابێ دێنەوە بە شانازیەوە. دەستەکانتان خۆش بێ هەر سەرکەوتوو بن ئیشەڵڵا هەر بە خۆشی یادی ئەم ڕۆژەش بکەنەوە با ئێمە وردە بچینە نێو خوێندکاران و بۆ ئەوەی کە هەنێک لە پرۆژەی خوێندکارەکانی شوەر بگرین وەک ئەبینن کە ئەم بابەتی میوزیکەشی کە ئێستا ئەنجامەدرێ ئەمەش هەر بۆ خۆی یەکێکە لە ئەو کارانەی ئەو پرۆژانەی کە خوێندکارەکان ئەنجامیان داوە بەڵام هەستەکەم بەهۆی زۆری سەوتەکەیەوە یاخود بۆی سەرقاڵیانەوە ڕەنگە نەتوانن ئەمڕۆ ئەمان قسەمان بۆ بکەن بەس من هەر محاولێکە لەگەڵەکەم بۆ ئەوەی کە بتوانن گفتوگۆی زیاتر لەگەڵ ئێمە بکەن وەکە زانین کە هەر یەکێک لە ئێمە خۆمان خوێندکار بووین لە کاتی سەردەمی تەلەبایەتیمانە هەر یەکێک لەم یادانە گرنگی خۆی هەبووە بۆ ئێمە بۆتە پاڵنەرێکی زۆرتر بۆ ئەوەی کە زیاتر هانمان بدا لەو مەجاالەی کە ئەخوێنین کاری زیاتر بکەین. نازانم ئەگەر بێرە بڕۆی دەبێت حەزەکەی با هەر بچین بۆ لای خوێندکارەکان بۆی کە بزانم پرۆژەکانی ئەوان بە شێوازەکە لەگەڵمان بمێنەوە تەبعەن بۆ ئەمان زۆر ناخۆشە ئێمە بەناو پرۆژەکانە ئەڕۆین بەڵام بۆ ئەوەی کە پرۆژەی خوێندکارەکانتان بۆ بگوازینەوە کە بە شێوازەکەن ئەچینە لای ئەم کۆمەڵە خوێندکارە بزانین ئەمان بە شێوازە کارەکانی خۆیان ئەنجام داوە. سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش ئەم یادەشتان لێ پیرۆز بێت. زۆر سپاسانەکە بەخێوێن ئاخۆ. ئەمڕۆ کاری ئێوە چییە بەچی بەشداریتان کردو لە یادی زانکۆکەی خۆتان؟ ئێمە وەکو پیدیای لێرەین پیدیای بەشێکە لە زانکۆی ئەمریکی چەند کۆرساتێکمان هەیە بۆ چۆنەڵی لە ڕووی پەروەردەوە
ئیتر کۆرسی زمانی ئینگلیزی بێت کۆرسی مەنیجمنت بێتی یعنی تایبەت بێ بە بزنس ئەو کۆرسانە لێرە ئۆفەرەکەین و بە خەڵکی ئاشناکەین. دەستەکانتان خۆش بێ هەست چییە لە ڕۆژێکی ئاوا هەیە کە 15 ساڵە زانکۆکەی ئێوە دامەزراوە لە ئەمڕۆیە یادی ئەم 15 ساڵی دامەزراندنی زانکۆکەتان ئەکرێتەوە؟ ئەلبەتە ئەمە یەکەم جارە شتێکی وا بکرێت لە زانکۆی ئەمریکی. پێشتر چۆنەڵی کراوە بەڵام ئۆپن تو پابلیک نەبووە بەڵام ئێستا خەڵکیش بەشدارە و هەسێکی خۆشە و جێگەی شانازیە بۆمان. وێ دەکەم کە هەموو ساڵێک هەر بەخۆشی یادی بکەنەوە دووبارە ئەم یادتان لێ پیرۆز بێ سڵاوتان لەبێت و ئەم کاتتان بە سەرچاومگیانە ئەم یادەشتان لێ پیرۆز مەمنون زۆر سپاس بژی هەستی خۆتانم بۆ باسکەن کە 15 ساڵە زانکۆکەتان دامەزراوە خزمەت بە خوێندکاران ئەکا چەندینەوەی پێگەیانوە ئێوە هەستان چییە لەم ڕۆژایە کە ئێستا ئەمڕۆ یادی دامەزرانی زانکۆکەتان ئەکرێتەوە؟ خواز بەخێر بێن ئەکید زۆر خۆشحاڵین لەبەرەوەی ئەم زانکۆیە مای شانازیە بۆ شاری سلێمانی و بۆ هەموو شارەکانی کەی عێراق ئەما یەکەم جارێ ئێمە ئەم ڕۆژە ئەگەڕینم فستیڤاڵا گەڕین زۆر خۆشحاڵین لەبەرەوەی کتایە مامۆستاکان وانەبێژەکانمان کۆرسەکان پرۆگرامە جیاوازەکان کۆلێژە جیاوازەکان چیان هەیە هەمووی لەم ڕۆژەیە پێشکەشەکرێت و هەموو کەسێک بەخێر بێت سەرچاو ئەتوانێت کارەکانی ئەم زانکۆیە ببینێت. ئێمە وەکو پەیمانگای گەشەپێدانی پیشەیی لەژێر با بڵین چەتری زانکۆی ئەمریکیا کارەکەین. ئێمە کار لەگەڵ کۆمپانیاکان ناکەین لەگەڵ چ کەرتی تایبەت و کەرتی گشتی بۆ ئەوەی کۆرسیان بۆ ئامادە بکەین کورسە کۆرس بۆ بەرەو پێشبردنی تواناکانیان تاکو لە مەجای با بڵین کارکردنیانە بەرەو پێشەوە. دەستەکانە خۆش بێ دووبارە ئەم ڕۆژەشتان لێ بەخێر بێن زۆر سپاس شیرینی شتوانم بێت. دەستەکانە خۆش بێ ئەمە شیرینیم هەڵگر یەک جار بەسە دەستەکانە خۆش بێ کۆمەڵی خوێنکاری تریشان من حەزەکەم بچمە لای ئەو گروپە میوزیکەی کە ناوبەناو پارچەیەک لە میوزیکی جوامان پێشکەشەکەن بۆ ئەوەی کە ئەوانش بتوانن گفتوگۆمان لەگەڵ بکەن. ئێستا ئەچمە لایەن بێگومان وەگەزان کە میوزیکیش بەشێکی گرنگە میوزیک گۆرانی بەشێکی گرنگە لە ئەوەی کە تۆ بتانی بە شێوازێکی باشتر ژیان بەڕێ بکەیت. سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش ئەم ڕۆژەش لێ پیرۆز بێ زۆر پیرۆز بێ. هەستە چییە ئەمڕۆ یادی یادکردنەوەی دامەزرانی 15 ساڵەی زانکۆکەتانە؟ وڵی ڕۆژێکی خۆشە بۆ هەموو لای و 15 ساڵمانەی تر ئیشاڵە بۆ داهاتوو شەماشدە. ئێوە دڵخۆشێکی زیاتری ژەخەنەوە دڵی خوێنکارەکانی هاوڕێتان بە میوزیکە جوانەکانی کە هەڵتان بژاردۆ کۆمەڵێک لە میوزیکی جیاوازم بینی چۆنچۆنی کارتان لەوە کردووە کە میوزیکەکان بە شێوازێک بە کە جیاوازی تیابێت تەنها میوزیکەکان تایبەت نەبێ بە ناوچەی خۆمان هەر بە زمانەکان تاوەکو زمانی زیاتری تیا بە میوزیکەکەم ئەمە باشترە ئیتر چەندین مانگیشە تەمرین لە هەمویان ناکەین. دەستەکانە خۆش بێ سەرکەوتوو بن ئیشەڵا هەموو ساڵێک هەر بە خۆشیات. زۆر سپاس. بەڵێ لانە سەرکۆ ئەمە بەشێک بوو لەو زانیاریانەی کە ئەمڕۆ من هەوڵمدا لە خوێنکارانی ئەم زانکۆیی وەربگرم و هەروە لە ئەو کەسانی کە لێرە کار ئەەکەن ڕوونکردنەوەمان پێ بەخشن